بە ئامادەبوونی ١48 پەرلەمانتار هاوپەیمانی چاکسازی و ئاوادانکردنەوە کۆبوونەوەی خۆی لە بارگای ڕەوتی حکومە و بە سەرپەرشتی عەمار حەکیم بەست لە کۆبوونەوەکە چەندین ڕاستپاردە و بڕیاری لێکەوتەوە کە گرنگیەکانیان یەخستنی بەرنامەی حکوومەتی داهاتوو بوو. مناقشة الوضع السياسي گفتوگۆمان لەسەر بڕیاری سیاسی یاخود پرۆسی سیاسی ئێستا کردووە ئەوەی کە هاوپەیمانی چاکسازی و ئاوادانکردنەوە بیری لێ دەکاتەوە هەروەها بەپێی مەرج و پرەنسیپەکانە ئەوەی کە مەرجایەی باڵا و سەرکردە سیاسەکان دایانابوو بۆ چۆنێتی پێکەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی داهاتوومان کرد. لە چوارچوەی ئەم کۆبوونەوەیەدا کە ئەندامانی سائیرون و ڕەوتی حکمە و چەند لایەنێکی بەرەی سونی و هاوپەیمانی نەسر تایدا ئامادە ببوون باسی خستنی هەڵوێستەکان و پتەوکردنی پرۆژەی نیشتیمانیان کرد. نحن نجتمع في هكذا طيف وطني. کۆبوونەوەمان لەگەڵ هەموو لایەنە نیشتمانیەکان بەست کە لە هەموو چینە عێراقیەکان پێکات بوون. ئەوەی کە خەونی عێراقیەکانە بە بڕوای من ئەمڕۆ ئەمە بووە ڕاستەیەک بۆی ئەو هاوپەیمانی دەبێت تەنانەت یەکڕیز و بەردەوام بمێنێتەوە بۆ پێکەنانی حکوومەتێکی بەهێز و نیشتمانی. لەلایەکی تریشەوە ئامادەبووان ڕووناچیان خستە بابەتی پێکێنانی حکوومەتی داهاتوو هەڵبژاردننی سەرۆک کۆمار و وەزیرانیان تاوتوێ کرد. الأمور الجدية التي ناقشناها هي أنه ئەو بابەتە گرنگانای گفتوگۆمان لەسەر کرد تێگەیشتن دروستکردنی بەرنامەی حکوومەتی داهاتوو پشتگیری حکوومەت و نەبێتە حوبری سەر لاپەڕەکان و بە فعلەی جێبەجێ بکرێت. لە درێژەی کۆبوونەوەی هاوپەیمانی چاکسازی و ئاوادانکردنەوە جەخت لەسەر گۆڕینی بەڕێوەبردننی پرۆسەی سیاسی عێراقیان کرد کە دەبێت لە پشک پشکاری بەدوور بن. تحالف الإصلاح هاوپەیمانی چاکسازی سوورە لەسەرەوەی کە بێتە پرۆژەیەکی سیاسی و بە چاکسازی سیاسیەوە دەست پێ بکە و بەرەو چاکسازی گشت کەرتەکاندا بچێت و ئەوەی کە خواستی گشتگەری عێراقیەکانە چ لە ڕوویباری ئەمنی و گشت کەرتەکانی تر بێت. لەو ساتەوەختەی کە گۆڕەپانی سیاسی عێراقی بە هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە خەریکن قەوارە سیاسە شیعەکان و لایەنێکی سونەکان بیر لە پێکێنانی حکوومەتی داهاتوو دەکەن بۆ ئەوەی هەوڵی فشاری شەقامی عێراق کەمترکەنەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.